قسەیەکی عەرەبی هەیە ئەوترێ قد عادت المياه إلى مجاريها. دوای ئەوەی کە بینی دوو کەس تێکەچێ و ئاشتی دروستە بێتەوە لە نێوانیانە ئەوترێ قد عادت المياه إلى مجاريها. ڕاستە ئاوەکە ئەگەڕێتەوە ڕێڕەوی خۆی، بەڵام لەوانەیە ئیتر ئەو ئاوەی جاران نەبێ کە بە کەڵکی خواردنەوە بێ یا بە کەڵکی دەستنوێژ بێ. زۆر زەحمەتە دوای ئەوەی کەسێ دڵی شکاندی، دوای ئەوە کەسێک نهێنی و ئەسرارەکانتی بەکارهێنا بۆ دژایەتی کردنت بۆ شکاندنت، زۆر زەحمەتە دوای ئەوەی حتا ئەگەر ئاشتیش بەرپا ببێ لە نێوانە زۆر زەحمەتە شتەکان وەکو خۆی پێبێتەوە. تۆ ئەتوانی دووبارە لەگەڵ یا پەیوەندی دروستکەیتەوە، بەڵام قەت ئەو پەیوەندیەکەی جاران نییە کە لەسەر متمانە بیناکرا بوو، چونکە پەیوەندیەک ئەگەر لەسەر سقە و متمانە بینا بکرێ وەکو خانوویەک وایە ئەساسەکەی بتەو بێ چەندێک بینای لەسەر دروستکەی تۆ سقە و متمانەت پێ هەیە ناڕۆخێ ترست نییە. بەڵام ئەگەر هاوڕێتیەک و عیلاقەت و پەیوەندیەک لەسەر ئەساسی سقە و متمانە بینا نەکرا بوو، ئەگەر هاوڕێتیەک لەسەر متمانە و لەسەر سقا دروست نەکرا بوو عینەن وەکو بینایەک وایە کە ئەساسەکەی ناڕێک بێ، ئەساسەکەی مەزبوط نەبێ، هەر شتێکی لەسەر دروستەکەی ئەترسی لە ڕووداوێک لە حادیسەیەک لە بوومەلەرزەیەک لە هەر شتێک کەوا بڕۆخێ. بۆیە بەڕێزان ئەو کەسانەی کە پەیوەندیەکانتان بتەوە و لەسەر متمانە دروستان کردووە دەستیان پێوە بگرن، ئەوانە زۆر کەمن، ئەوانە نادرن، دەگمەنن، زۆر گرنگە تۆ دەستیان پێوە بگری و یعنی نەیەلی متمانەکە بڕۆخێ لە بینە، نەیەلی متمانەکە نەمێنێ لە بینە. ئەو جۆرە هاوڕێیانە وەکو ئاڵتون ئەبێ بیان پارێزی، وەکو ئەڵماس ئەبێ بیان پارێزی.